سڵاو بەخێر بێت. بە یارمەتیت ئەم ملوانکەیم دەمەوێت بیکەم بە دیاری بۆ خوشکە گەورەکەم. بە یارمەتیت بە شێوەیەکی جوان بۆ بیبێتەوە. نرخی گونجاوت لایە؟ ئایا ئەوەندە بەسە؟ دەمەوێت بیکەم بە دیاری بۆ خوشکە گەورەکەم لەبەر ئەوەی دوای وەفاتی دایکمان هەستا بە پەروەردەکردن و هاوکاریکردنی ئێمە، بۆیە سوڕم لەسەرەوەی کە بۆی بکڕم و دووبارە زەردەخەنە بکەڕێنەوە سەر ڕوخساری. ئەمەش هەموو سامانی منە. فەرموو، بەڵام بەوریایەوە ئاگداری بە. پیرۆزە. بەخێر بێ. بە یارمەتیت کچێکی بچوو کاتۆ لێرە ئەم لوانکەی کڕیوە؟ بەڵێ. نرخی ئەمە چەندە؟ منم گرێ بەسێ لەگەڵ مشتریەکانم جێکەم لە نێوان خۆمان دەمێنێتەوە بە هیچ کەسێکی ناڵێن. بەڵام خوشکە بچووکەکەی من توانێ ئەو ڕەپارەیە نیە تاوەکو ئەم لوانکەی پێ بکڕم. ئەم لوانکەی نرخی زۆر گرانە. خوشکە بچووکەکەت نرخێکی وای پێدام تەنانەت گەورەکانیش ناتوان نرخی وان پێ بدەن. بە یارمەتیت دای دەخێ.